بەڕێزان بەردەوامین گفتوگۆکەین لەبارەی کێشەدارایەکانی هەرێمی کوردستان و بەغدا. کێشەکان بەردەوامن ئەوە لە کۆتایی 2024 یادارین لە 2025 ئەم کێشانە هەروە باز نەکەینەوە. من لە بیرماموتان لە بیرتانە لە 2023 و لە 22 لە 21 و لە 18 و 19 و لە پێشتریش هەر لە کۆتایی ساڵەمان و هیوادارین لە ساڵی ئایندای کێشانە بەردەوامیان نەبێت. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر کامەران ئەحمەد حەمەد بەڕێزیان پسپۆڕ یابورین. دکتۆر سڵاو لێبێ بە خێراتی بەخێر بێ سەرچاو. بەڕێزت لەسەر میلاکی وەزارەتی خوێندی باڵای ماوەسای لە زانکۆی سلێمانی. بەڵێ ئەمڕۆ 23 مانگە موچەی مانگی دەتان وەرگرتووە. ئەمڕۆ دابەشەکرێ ئەمڕۆ دابەشەکرێ هێشتا وەریشتان نەگرتووە. ئەم کێشانە بۆ مەنی ئەوها بەردەوامن، ینی نابێ فەرمانبەر تۆی مامۆستا تۆی فەرمانبەر موچەخۆر لە کاتی خۆیدا سەری مانگ موچەکەی خۆ وەربگری. دکتۆر پرسیارەکە ئەوەیە کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا کێشەی زانستی ئابووری و دارایین یان کێشەی سیاسین بە بڕوای تۆ؟ زەرەتا سوپاس بۆ ئەم دیمانەیە. کاک ڕانکۆمە یەکەم جار نییە قسە لەسەرەوە بابەتانە ئەکرێ و توێژ و گفتوگۆ ئەکرێت دەربارەی کێشەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی. ئەوەندەی ئەم بابەتانە کە ئەوە دەرەنجامی تری لێ دەکەوێتەوە ئەوەندەی کە سیاسین هێندە ئابووری نین. ڕنگدانەوەی کێشە سیاسیەکانە لە بابەتە ئابوووریەکانیشا خۆی دۆزێتەوە و خۆی ڕەنگەداتەوە. لێرەدا ئێمە پێویستە دان بەو ڕاستیا بنین کە حکوومەتی هەرێمی کوردستان بە جۆرە بیرەکاتەوە، حکوومەتی فیدرالیش بە جۆرێکی تر بیرەکاتەوە. حکوومەتی فیدرال و ئەوانەی کە ئیمڕۆکە لە ئیطاری تەنسیقی و ئەمانەیە لەسەر حکومن فەرمانڕەوایی یەکەن زۆرینیان و هەندێکیشیان نایشارنەوە کە حەزیان لە فیدرالیەتە نییە کە هەیە. عێراق دائیمەن خەو ببینین ئەبینێ بە بوونی حکوومەتێکی مرکزی ئیتر لە بەغا هەمووش بڕیارەکان بدرێ و تەواوی پارێزگاکان و شار و قەزا و ناحیەکانیش پێوەی پابند بن. ئەم فیدرالیەتەش وەکو دیفاکتۆیە کات بەسەر عێراق دەسەپێنرە لە دوای ئەوانەی ڕووداوانی دوای ڕاپەڕین و تا دوایی کە ئیمڕۆ پێی گەیشتوین ئێمە شوێنیەوە نیە مێژوو بخوێنینەوە. لێرەیە حکوومەتی هەرێمیش گومانیتیانە ئێوێ هەیبەتی خۆی هەیمەنەی خۆی هەژمۆنی خۆی لە ڕێچکە ئابووری و کۆمەڵایەتی و ئیداری و سیاسیەکاندا بمێنێت. لێرەیە کەواتە حکوومەتێ وا بیرکاتەوە ئەمان دەسەڵاتیان وەکو بێتەوە بە حکمی زاتی و پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێر و دۆک ئەمانیش بمان بەیانەوێ ینی دوو ئیتیجاهی بەڕاستی ڕێک زۆر لێک دوورن. بەغدامان کاتەوە بە پارێزگا و پارێزگا تەعاملمان لەگەڵ وەگەر وەکو ئەنجومەنی تەنفیزی و تەشریعیەکەی جارانیش بێ هەر بەغا فەرمانڕەوایی دەسەرا ئاکات. چونکە حتا تۆ جارانی پێشش تەخسیساتی مالیت کارت تەخسیساتی بودجەی تەشغیلی بودجەی ئیستثماری هەمووی لە بەغاوە تەحدید دەکرا. شتێک نەبوو لە کوردستانی ناوچەی ئۆتۆنۆمی کارتۆنیەکەی ئەو زەمانەی سەردەمی فەرمانڕەوایەتی تۆتالیتاری بەعسیە وجودێکیە بێ. ئێستاش بە دڵنیایی و ئەڵێم کۆمەڵێک لە سیاست مەدارەکانی ئەمڕۆی شیعەش و سونەش خەو بن بەو مرکزیەت و تۆتالیتاریەت و شمولیەتی کە هەیان بۆ خەونی پێوە بینن. بەڵام ئەوەی کە خوا ڕەحمی بە کورد کردووە لەوێ کۆمەڵێک تەیاری جیاوازەیە چ وەک دوو ئاینزای جیاواز دوو مەزهەبی جیاواز دوو بیرکردنەوەی جیاواز لەناو خۆیاندا کۆگرینەگینا ورگوڕی خۆڵی ئەمەیان دەرهێناوە لە ڕووی سیاسی و لە ڕووی ئیداری و لە ڕووی ئابووریشەوە. ئێستا ئێمە گومانیتیانە من لە زۆر دیمانی ترا باسم کردووە. ئەو کاری کە حکوومەتی هەرێمی کوردستان کردی بە ناوی سربەخۆی ئابووری هەرچەندە زۆر وتومە ئەشڵێمەوە ئەوە بە سربەخۆیی ئیشەکەیان کرد نەک سربەخۆ بن لە خۆ ڕاچون خاچیان تێکرد وەکو ئەووا بێ کە ئابووری یاری مناڵانەیە گەرم جارە لێمان تێوچ قەیت دەست پێکەین نە لە ئابووری شتیوانە. ئابووریش کارێکە سوعبەتی لەگەڵا ناکرێت کە غەڵەتت کردی تر دەڕوە زوو فریای غەڵەتەکە بکەوی ڕاستی کەیتەوە لەوانەیە بە زەرێکی کەمتر لێبیتر دەرێ. بەڵام هەتا ئەم دەقێش حکوومەتی هەرێمی کوردستان
لەو بیرکردنەوەی خۆی کە نەوت هەر بەدەست خۆیەوە بێ پارە بەدەست خۆی بێ موچەی خەڵک بەدەست خۆیەوە بێ ژیان بەدەست خۆیەوە بێ چی بەدەست خۆی بێ ئێستاش بیر لەو دیاری کراوە ئابووریە ناکاتەوە کە ئیدارەی ئابووری جارێکی تر بەو جۆرەی کە هەر بەو ڕازگۆییە بڵێن پێش 2014 یان بینێکی تا شەڕی داعشە بوو ئەجا دوای ئەوەی کە ئەم حکومەتی ناوەند بە ڕۆژ بە ڕۆژ لە بەهێزبوونەوەی خۆیدایە هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی سەربازی هەم لە ڕووی ئابووریەوە و پشگیریەکی چاکی نێودەوڵەتیشی هەیە تا ئەم دەقەیە هینی دەرودراوسەکانیشی هەیە لێرەیە ئەم بیرکردنەوە بێ شتێک نییە لە سیاسەتە نەگۆڕێش شتێک نییە لە سیاسەتە سابت بێ ئەمانیش ئەبێ بەڕاستی گۆڕانکاری لە سیاسەتەکانی خۆیان نابکەن حکومەتی هەرێم حکومەتی هەرێم باشە بە پرسیاری بکەن حکومەتی هەرێم چه زەرەرێکی کردووە کە موچەوەتە تاخیرە بێ ئەڵێ بەغدا بینێرە دا بەشێکم نەینێرە دا بەشی ناکەم داتی ناو خۆش نۆتەشی فرۆشن لە ڕێبۆریەوە نان لە ڕێتەنکەرەوە ینی هەندێک دەڵێن داهاتەکەی دیار نییە وەڵایی من ئەوەندەی کە وەکو من متابعێکی ئابووریم چون بە حکمی پسپۆڕیەکەم داهاتە ناوخۆییەکان ئەوە لێرە کاک قوبات تاڵەبانی هینێکی شەفافەتی دروست کردووە سایتی شەفافیت هەفتانە پێمانەڵێ ئەم هەفتەیە 12 ملیار بوو هەفتەیە 4 ملیار بوو هەفتەیە 10 ملیار بوو بەم جۆرە بەڵام خۆ دەستی خۆشوێ من بەڕاستی پشگیریەوە کەم هەموو هاوڵاتێکی ئەم هەرێمی کوردستانە لە زاخۆوە هەتاوەکو باوە مەحموو سنووری کەلار و خانەقین بزانێم حکومەتە ڕۆژانە چەنی دەزەکەی هەفتانە چەنی دەزەکەێت بەڵام تۆ سەرچاوەکانی دەساتی گشتی بەڕاستی تەنها باج و غەرامەی مرور و ئەمانە نییە یان نەختێ باجی گومرگی سنوورەکان نییە باش بە هەموو جۆرەکانیەوە ئێمە بمانەوە نەمانەوێ هەرێمی کوردستان وەکو وەر وڵاتێکی تری وەکو زۆرینەی وڵاتانەی کە نەوتیانێ دەوڵەت حکومەتێکی ڕێعیە مڵکانەیە نەوتە فرۆشێت من لەو کەونێکی ئیمڕۆ گۆی زەویم مەبەستە کە حدودی 200 قسوور دەوڵەت هەیە لە دنیادا هەموو ئەوانە حکومەتیان هەیە قەت شتیوام نەدیوە وەزارەتی نەوت خێر بە وەزارەتی دارایی بکات وەزارەتی نەوت کاروباری تەکنیکی و سیاسەتی ئینتاج و فرۆشتن تهدید دەکا بەکوێ فرۆشە چۆنەی فرۆش ئەوانە ئەکا بەڵام لەو سەرەوە کە دێتە سەر تەصفی پارە و یەتەوە بۆ وەزارەتی دارایی بۆ خەزێنەی حکوومەت ئەمان لێرە وەزارەتی سامانە سروشتی حیاتەکەی ئێمە ئەم بابەتانەشەکە بەرهەم بێنێەوەی تر بەو گرێبەستانەی کە لەگەڵ ئەم کۆمپانیانە کردوێتی کە مەگەر خوای گەورە و چەند کەسێکی کەم بزانێ ئەو گرێبەستە 50 ساڵی و شتانە چی تایە و چۆن نییە لێرەیە سامانە سروشتەکان ئێستا دینارێ نانێرێ بۆ وەزارەتی دارایی دکتۆر نەما وەزارەتەکووا لەسەر لە دەستیواندا نەماوە وەزارەتی سامانە حکومەت هەرێم خۆی سەرنەوت نافرۆشێ بە تانکەرەی فرۆشێت فەرقی چییە؟ ئەخە بە تانکەر خۆی حکومەت نییە هیچیە و نەوتە هی حزبەکانە تۆ باشترەی زانی پسپۆڕی سامانە وەزارەتی سامانە سروشتیەکان وەزیرەکەیان ناوی بە وەکالەت ناوی کاک کەمالی ناوە بە وەکالەت وەزیرە لێمە هیچ نەوتێک باسی کردو ئەڵێ لەم چەند هەفتەیە دوو هەفتەیەک لەمەوە پێش هینێ ئەوە شتێکی ڕوونکردنەوەیکی بچکۆلەیە وتی ئەمە بەو پارەی کە لە نەوت دەستمانەکەوێت قەرزی کۆمپانیا ئەدەین من شتیوان نییە قەرز حکومەتێکا وەزارەتی مالیە بەشێکی هەیە لە تەخسیساتی مالیە کە دانرێ پێدەوترێ پێدانەوەی قەرزەکان دەفع القروض باشە لەویایە کەواتە تۆ ئەساسەن ئەم حکومەتی هەرێمی کوردستانە من یەک شت با پێ بڵێم زۆر بە ڕاشکاوی بڵێم لە ڕووی ئابووریەوە هەر حکومەتێ بۆ جێ گشتی نەبوو باسی حکومەتداری نەکات ئمە بۆ جێ گشتیمان نییە نازانین دەرساتەکانمان چەندە نازانین خەرجەکانمان چۆنە بەسەزانین موچەکەمان خۆزگە ئەو موچەی تر چیتر لەوێن نە ئەنووسرا لەسەر نەها بە پەلە ڕاکە موچە هات نەهات کورار حیا و ناموسی فەرمانبەری کوردیشیان بردەم حکومەتی هەرێمی کوردستانە من یعنی تێناگەم لەم هەموو کەناڵانەی کە ئەم حکومەتە هەیەتی لە دەساتە گشتیەکانی ئێستا هەڵەیە ئەبێ حکومەتی بەغا 430 ملیارم بۆ بنێرێ
اینجا ئەوەنم بۆ بنێرە اینجا ئەوەنم بۆ بنێرە اینجا مانگی 12تانە دەمێ ئەوە ئەغڵێ بە تاقس ئەوە جەنابیش دوتت لە دەستپێکی بەرنامەکەتە ئەگەر 12 نرد ئەوە 11 پێپڕەکەنەوە 430 ملیارەکە ئەیکا کە ژیان تۆ ئەگەر خۆت بە حکومەت و ئەزانی ئەبێ بەرپرسیارەتێکی خەڵکەکەشت بگڵێ ئەگەر ناتوانانی هەڵگری ئەگەر ناتوانانی بەرپرسیارەتی حکومەتەڵێ بەغداد دەست و پێی بەستووی نایڵێ نەوت بفرۆشین بە بۆری وەکو جاران بۆی معاشی خەڵکی لێ بدەین خۆشی پارەکە نانێری ئەبێ ڕێکەوێ ئەو وەختەکە بە بۆری فرۆشتی و دوای ئەوەی 16 دلارەکان بۆ تەخسیسکردن و کۆمپانیەکان ڕازیبوون ئەوەی دوێنێش ڕوویە کە لە کەرخ کۆمپانیەکان بردیان و حکومەتی عێراقی دۆڕانی ئەمە خۆ شتێکی ئیجابیە بۆ حکومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەم کۆمپانیەشکەن ئەو وەختە چەندە فرۆشرێ سۆمۆ پارەکەی بات بۆ بەغا لە بەغا دایێنێ ئەو وەختە لە ڕێگەی وەزارەتی داراییەوە کەواتە ئەها سۆما کۆمپانیای فرۆشتن و بازارکردنی نەوتی عێراقا بەس پارە ناچێت بۆ وەزارەتی وەزارەتی دارایی لە سەرەتای بەرنامەکەی ئاماژە بە شتێک کردوتی کێشەکان سیاسی ئەوەندەی کێشەی دارایی ئەو بن بەڵام وەزارەتی دارایی عێراق ئەڵێ ئەم لیژنانەی دێنە بەغدا شارەزانین لە بری ملیار سفر کەمەکەنەوە ڕقم ملیۆنە نێرن کتابەکانیان تەواو نییە ینی تۆکو پسپۆڕێکی ئابووری وڵای من ئەوە نازانم تۆ وەزیرێکیت فلان وەزیرە نووسراوێکە کرێ لە وەزیرەوە بۆ وەزیر من دڵنیام ئاوا احترام و ڕێز و خۆشەویستیم بۆی لێرەوە خۆی کتابەکەی نەنووسیوە بەڵام مادەم ئیمزای کردوە بێ مەتنی کتابەکە بخوێنێتەوە ئەو نووسراوە بخوێنێتەوە هەڵەکە فەرمانبەرێک کردوێتی بەڵام ئەمە ئیتر خۆ برا خوێنی سیاوەحش نەبوو ئەمە خۆ کابە کەج نەبوو خۆ کەفری دنیا نەبوو ملیۆن کرا بە ملیار ڕاست کرایەوە باش ڕاست کرایەوە ئێمە ئەمە بیانوو نییە تۆش لە بەغاوە کاک تەیف سامی کاک بە ئەنقەسی شەڵێم کاگەزانم ئافرەتە تێگەی ئەم خوشکە بە ڕێزەمان ئەگەر مەبەستی تریتیانە بۆ ئەم هەموو جێرمە و کێشمەیە بۆ ئەم فەرمانبەری داما و نەکبەت و قوربەسەری هەرێمی کوردستان سازەکات تێگەشتی کەواتە خۆ من ئەگەر هەموو بەشی زۆری خەتاکرا لای حکومەتی هەرێمی کوردستانە بەڵام بەشێکی باشیشی بۆ ئەو نیەتەیە ئینەمە الأعمال بالنیات یعنی ئێستاکەی بەغدانیەتی خێری نییە نەخێر ئەوێ چی بکە ئەوێ کۆنتڕۆڵی ئابووری هەرێمی کوردستان بکاتەوە لە بەغاوە هەڵی کات لە بەغاوە بیکوژێن خەڵکەوە تا داوای ئەوواکەڵێ تەڵتینمان کرد منیش تەڵتینمەوێ ڕۆژە لە ڕۆژان لەگەڵ هەژماری منانە بووم تەمویلی هەژماری من لەکوێیە تەمویلی تەڵتین لەکوێیە هەر بەغانیە ئەنجا من ئەو وەسیتەم بۆ چییە 10 ملیار دۆلار دیناری مانگانەم لێ ببڕدرێ لە نێوان من و بانکێکی ئەهلی هەڤاڵان و هاوڕێیان و هاوبیران تێگەشتی لەوێەوە هەموو مانگێدا بۆ 12 ملیار دینار بچێتە گیرفانی ئەم سەرمایەدارانەی کەرتی تایبەتەوە نەوەڵا نامەوێت ڕێک لە بانقی ڕافی دەین بۆم بکەرەوە موچەکەی خۆم با مانگی 2000 دینار بڕوە بەغدا بۆ نایکە دوێنێ وەزیری دارایی هەرێمی کوردستان وەزیری دارایی هەرێم بەزاکە باش ببێت بۆ ئەوەی بەردەوام خەڵک جنێو بە حکومەتی هەرێمی کوردستان بدە یا بەڕاستی پێت بڵێن بەغا خەونی گولی بە حکومەتی هەرێمی کوردستانەوە ئەبینێت تۆ سێری ئەم بەدەست لە ملانی و بەزم و ڕزمە مەکە لە تەلەڤیزیۆن ئایبینی کە بەرپرسەکانی هەرێمە چن بۆ بەغا یان ئەوانیان بۆ هەولێر تێگەشتی من پێت دەڵێم ئەمە هەڵام نەکرد بێ دیان حەدیثیان قورئانە لەوانەیە زۆر شارەزایم نەبێت داوای لێبوردن نەبکەم بەس ئەو قسەیەڵێ ئینەمە الأعمال بالنیات کار بە نێت ئەکرێ بە نێت تۆ ئەگەر نێتەکە و پاک نەبوو نەتیجەی کارەکەشت گەن ئەبێت چاک نابێ ئەوەی لەم بەیزمەیە زەرەری کردووە کاک ڕانکۆجیان فەرمانبەری داماوی هەرێمی کوردستانە لەم بێنەوبەرەیە وەکو ڕێکەوتۆتە بووە بە گەنمی نێوان دوو بەرداش بۆ خۆی بۆ بە ئارد با پێ و بڵێم سێماردی ناو بەرداشەکەی ئەچیتەبین بە ئارد ئاردی وڵای ناشبین بارخۆت خۆ ئارد کەڵکیە بەڵام وڵای ئێمە میلەتە تەنها هەژاری و داماوی و بەدبەختی و جا لەم دەڤەرەی ئێمەش کە هەموو ڕۆژێ بایکۆت و مناڵی عالەم جاهل بوو مناڵی عالەم هیچ فێر نەبوو لە دووی کولیەیەتە لای من وەڵڵاهی بە تەواوی ناوی خۆی نازانێ بنووسێ وەڵڵاهی بەرپرسم لە قسەکەم حکومەت لێ بەرپرسیاریا خۆی ناخوێنێت
نازانم معقولە ئەلفبا نازانێ ئێستا کە ئیمتیحانەدا ئەنووسێت ئێمە پێ دەڵێن ئەنووسی پشکۆ باشە دەستبەر نادە اینجا حتا ئەوڵێ پ ش شتیوان نییە ئەوە یەک و دوی پێدا بەوەی بایکۆتەوە ئەم بە باشی پیتەکان فێرکەم ئەوەی هاتوتە لای من جیلی بایکۆتیش نییە قوڕ بەسرم وەڵام من زۆر بەختەوەرم تا وەختە خانەنشینە بم بەس بۆوانەی دوای ئێمەیەن ئەو جیلە بێتە لای چی ئەزانێ باشە کەواتە ئێمە تەنها ئەوە نیە من باز بەڕاستی لەگەڵەوە هەموو کەس فەرمانبەر موچەی خۆی وەربگرێ بەڵام هەندێک کەرتیشەیە بڤێ ئینسان گاڵتەی لەگەڵا بکە یەکێ لەوانە کەرتی خوێندنە ڕێز و حرمەتم بۆیەوە سپاس دەکەم دکتۆر بە خێراتی سەر چاو وەکو پسپۆرێکی یابووری هەڵبەدە و قسەکان تەکەی لە خەمخۆریە بۆ ئەم وڵاتە بۆ ئەندێمی کوردستان سپاس دەکەم.